بەردەوام سەرۆک وەزیرانی عێراق لە زۆربەی پرس کۆنفرانسەکانی خۆیدا ڕادەگەینێ کە شایستەی دارایی جوتیارانی هەرێمی کوردستانیان داوە و هیچ جیاوازی نێوان جوتیارانی هەرێم و پارێزگاکانی تری عێراق ناکەن. جوتیارەکانمان چ لە هەولێر و سلێمانی و دهۆک و هەر شوێنێک بن یاخود لە پارێزگای واست و بەسڕە و بەغدا یان ئەنبار بن ئەوانە هاوڵاتی عێراقین لە ماوەی دوومانگی ڕابردوودا گشت شایستە داراییەکانیان بۆ خەرجکران. هەرێمی کوردستان ڕادەگەنێ کە حکوومەتی عێراق تاکو ئێستا شایستە داراییەکانی جوتیارانی هەرێمی کوردستانی ڕەوانە نەکردووە. هەر بۆیە ڕێکخراوی جوتیارانی سەردەم لە هەرێمی کوردستان و چەند پارێزەرێک سەردانی وەزیری بازرگانی عێراقیان کردووە و لە نزیکەوە دوو یاداشیان بۆ بەرز کردوێتەوە بۆ ئەوەی جوتیارانی هەرێم بە بەراورد لەگەڵ جوتیارانی پارێزگاکانی تری عێراق مافی خۆیان وەربگرن. ئێمە غەدرمان لێ دەکرێت، ئێمە چینێکی سیاسی نینە، چینێکی بەرهەمهێنەرین. ئێمە جوتیارانی کوردستان لە نەمەعانەت و ناخۆشی و ئەنفال و گوندی بەسەردا ڕووخا لە باتی قەرەبووی گوندەکان و شایستەکە بمانکەنەوە بەرووبوومەکانمان بە بازار بکرێ هەمیش قوت و ژیانی چەند سارەمان لێ دەبڕێ. بازرگانێکی دانەوێڵە ڕادەگەنێ کە ئەم کێشەیە هیچ پەیوەندی بە کێشە سیاسیەکانەوە نییە، بۆیە داوا لە حکوومەتی عێراق دەکا کە مافی جوتیاران پێشێڵ نەکە. ئەو کێشەیە هیچ پەیوەندیەکی بە کێشە سیاسیەکانەوە نییە. ئەمە کێشەی جوتیارانە 4 ساڵە لەسەر یەکتری پارەکان بەشێکی هاتووە بەشەکەی تر نەهاتووە، بەڵکو ئەو شوێنانێک کە لە ڕابردوو لە دەست داعشیش بوو پارەیان لە بۆ هاتووە، بەڵام ئەوەی هەرێمی کوردستان حیسابی ئەوەشمان لە بۆ نەکراوە و ئەو گەنمەش کە ڕادستی حکوومەتمان کردووە ڕادستی وەزارەتی بازرگانیمان کردووە. من نەمان داوەتە حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام ئێستا نە حکوومەتی عێراق نە حکوومەتی هەرێم بەداخەوە خەمیان بە جدی لێ نەخواردووە. پارێزەرێکی هەرێمی کوردستان ڕادەگەنێ کە بەرپرسانێکی زۆر لە هەرێمی کوردستان بە هەزارەها تەنی دانەوێڵەی قاچاغیان ڕادستی حکوومەتی عێراق کردووە. هەر بۆیە حکوومەتی عێراق نیگەرانی خۆی سەبارەت بەم بابەتە دەربڕیوە و لێژنەی تایبەتیان دامەزراندووە تاکو جوتیارە ڕاستەقینەکان مافە ڕەوایەکانی خۆیان وەربگرن. ئەوەی کە دەیدا ئەگەر بیداخەوە خێر نییە بە جوتیارانی هەرێمی کوردستان دەکە بە سەراحەت ئەوە حەقی خۆیانە، بەڵام لێرەدا شتێکە تەڕ و وشک بەیەکە وستاوە. ئەوەی کە جێگای هەڵوەستەیە و قسەی لەسەر بکەین بەرپرسانی هەرێمی کوردستان ینی ژمارەیەکی زۆر بە هەزاران تەنی خەیالیان هێناوە لە دەرەوەی هەرێمی کوردستان تەستیمی سایلۆکانیان کردووە، ئەوان لەسەر ئەوە نیگەرانن و دایانەوە لیژنەیەک تشکیل بکەن لەوەی تەڕ وشک بەیەکەوە نووسێ جوتیاری حەقیقی بەدەر بکەوێت کە ئەو گەرمی تەستیم کردووە و مافەکانی بگەنە مافەکانی خۆیان. کێشەکانی نێوان بەغدا و هەولێر لە قوڵای یەکدان. ئەگەر کێشە سیاسیەکان چارەسەر نەکرێن ئەوە تا گشت پرسەکانی تر بە هەڵواسراوی دەمێننەوە و لە کۆتاییش هاوڵاتی زەرەرمەندی سەرەکیە. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.